هەنێ سات هەن مێژووتیاندا دەوەستێت هەنێ شوێن هەن دەبنە مینبەری هاواری نەتەوەیەک. بەڵە دوێنێ شەو یاریگای ئیتیحادی مانچەستەر سیتی تەنیا شوێنی یاریکردن نەبوو بۆ تۆپی پێ، باڵکو بووە مەیدانی نیشاندانی ناسنامەی نەتەوەیە کە ساڵانێکی دەوێت تەنها تاوکو ئەم دیمەنانە لە یاد بچنەوە. لە بەردەم 35,259 هاندەردا لەو کاتەی چاوی ملیۆنان کەس لەسەر شاشەکان بوون بۆ بینینی یاری مانچەستەر سیتی و گەڵاتاسەڕای، سێ گەنجی کورد، سێ شێرە کوڕی ئەم نیشتیمانە بڕیاریاندا هاوسەنگیکە تێک بدەن و ئاڵای کوردستان ببەنە نێو یاریگە. بەڵێن و هەڵۆ بۆ ئاڵا ڕەنگینەی کە خوێنی شەهیدانی پێوەیە، وەکو هەڵۆ هەڵیان کوتایە ناو یاریگە، ئاڵای کوردستانیان لە بەردەم هەموو جیهان بەرز کردەوە، بەڵام بیرتان نەچێت ئەوەی ئەوان کردیان بۆ نمایش نەبوو، بەڵکو بۆ ئەو ببڵێن ئێمە کوردین و لێرەین و لە هەر کوێیەک بێت بەرگری لە گەلەکەمان دەکەین. ئینجا بوەستن دیمەنەکە هێشتان کاریگەریەکەی ماوە و تەواو نەبووە. لەو کاتەی هەمووان شۆک بوون بە بەڵێن و هەڵۆ میران، ئەمەیە میران وەکو قارەمانێکی ناو داستانە کۆنەکان بە جلوبەرگێکی ڕەسەنی کوردی و پشتێنێکی ڕەشەوە کە نیشانەی تند و تۆڵی و پیاوەتیە خۆی بەناو یاریگادا کرد. میرا نەیدەویست تەنیا ڕابکات، ئەو دەیویست مێژوو بنووسێتەوە، بۆیە دووپەنجەی ئازادی بەرز کردەوە بە هەموو جیهانی گوت بەڵێ بۆ ئازادی و ئاشتی گەلی کورد. ئینجا هەرچەندە سوپایەک لە پاسەوانانی یاریگا دەوری میرانیاندا، هەرچەندە ڕێگریان لێکرد ئاڵاکەی دەربێنێت و بیشەکەنێتەوە، بەڵام کارەکە تەواو ببوو، چونکە ئەو چەند سرکێ بەس بوو بۆ ئەوەی تەواوی سۆشیال میدیا، تەواوی جیهان دیمەنەکان ببینێن و سۆشیال میدیا بهێژن. ئەو چەند سرکێ بەس بوو بۆ ئەوەی نێران تووشی شۆک ببن. ئینجا با پێتان بڵێم کێ زیاتر بەم دیمەنانە تووڕە و نیگەران بووە، کێ بەم دیمەنانە دەکوڵێت، ئەوە تەواوی نێرانی کوردن لە تەواوی جیهان بەم دیمەنانە زۆر نیگەرانن و هاندەرانی گەڵاتاسەڕا و تورکەکان زۆر بەم دیمەنانە تووڕەن، چونکە ئەوان باش دەزانن ئەمە تەنیا یاریەک نەبووە، ئەوان تێگەیشتن کە گەنجی کورد لە هەر شوێنێک بێت، لە هەر شوێنێکی ئەم زەویە بێت، لە کاتی پێویستدا دەبێتە پارێزەری ئەم ئاڵایە. ئەمەیە کورد لە هەر شوێنێ بێت ڕەسەنایەتی و ئاڵاکەی لەگەڵ خۆیدا هەڵدەگرێت.